ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی تایبەت لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم. ساڵێکی دیکەی تەمەنمان بەڕێ کرد و بەرەو ساڵێکی نوێ لە تەمەنمان هەنگاو دەنین بەو هیوایم کە ئەم ساڵی تەمەنتان ساڵێکی پڕ لە خۆشگوزەرانی و دڵخۆشی و ئارامی و کامەرانی بوو بێت. عدنان وإذا لاقيان يلا بيرا بيرا كاي من راسي توبان بوبيرا اي توبان بوبيرا بۆ هیوایم ساڵی نوێتان ببێتە ساڵی بەدیهێنانی گشت ئاواتەکانتان، ساڵی خۆشی و ئاوەدانی نێو ماڵەکانتان. لە پرۆگرامێکی تایبەت لەگەڵتانم پرۆگرامێکی هونەری ئێوارەکەمان ئێوارێکی هونەریە با میوانداری هونەرمەند کاکە حەمە غەریب. ساڵی 2022 بۆ تۆ ساڵێکی چۆن بوو؟ ئەگەر پێت بڵێن خۆزگە ئەخوازی چه ڕووداوێک لە ژیاندا نەبووایە، چه ڕووداوێک هەڵەبژێریت؟ دەستخۆشی و بەرنامە ڕەنگینە لێ یەکەم بەڕاستی بەرنامێکی زۆر جوان و جێگای خۆی کردوتە لەناو دڵی هەموو بینەران و کوردستان بە تێگڕای کولی. قوربان و سوپاس دەکەم. سوپاس بۆ تۆ چاوەکەم. چاوان مەڕێژە هێشتا مناڵی چاوان مەڕێژە هێشتا مناڵی